شیعە و سونە لە پەرلەمانی عێراق تش بە یەکتر واژۆیان کۆ کردوتەوە وان داوای لادانی محمود مەشهەدانی سەرۆکی پەرلەمان دەکەن و لەلایەکی دیکەشەوە سونەکان داوای لادانی جێگیری سەرۆکی پەرلەمان دەکەن. لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم. میوانەکەم بەڕێز ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز ڤیان سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم ئاڵۆزیەی نیوان شیعە و سونە کە واژۆ لە دژی یەکتر کۆ دەکەنەوە لە چیەوە دەستی پێکرد بۆ ئاوا دژ بە یەک وەستاونەتەوە؟ زۆر سپاس. طبعا ئەوە یەکەم جار نییە شیعە و سونە لە دژی یەک ڕابوەستن لە زۆر شت، بە تایبەتی لە هەندێک شتی کە زۆر ئەوەندە گرنگ نییە کە بێن بەس بەڵام مەساڵحیان ئەگەر تێک بچیتن دژی یەک ڕادەوەستن. ئەوە یەک مشکلەمان هەیە ئێستا، مشکلەکە ئەزەلیە نەک ئەوڕۆیە، مشکلەی کە کو تەماشای بینایی دەولەت دەکەن، کە کو تەماشای مؤسساتی دەولەت دەکەن. ئایا ئەمە بەو عەقلیەتە دەتوانین بینایی دەوڵەتێکی بەقووەت بکەین لەو هەموو سراعاتانەی کە ئێستا هەیە کە ئەمە بێن شەڕی بکەین لەسەر قسە کردیتی سەرۆکی پەرلەمانیان جێگرەکەی قسەی کردێ ئێستا بێن بگەین. سوالی لە هەمووی مهمتر ئەو سەرۆک پەرلەمانە محمود مەشهەدانی چێ هینای چێ کردیە سەرۆکی پەرلەمان؟ شیعەکان بە خۆیان ئیسراریان کرد کە دەبی محمود مەشهەدانی بیتن چونکە ئەو یعنی ڕاستە سونەیە بەڵام لایوان بوو. ئێستا هاتن لە بۆ هەندە قسەکردن تەسریحاتی لە میدیا کە ئەوە قەناعەتی خۆیتی هاتن بابرێن ئەو هەرایان کرد لە داخلی پەرلەمانی عێراقی ئەوڕۆنەیان هەیە جەلسە بکرێتن. ئەمە لە وەزعێکی ئیقلیمی زۆر زەحمەتین عێراق لە ناوەندی ئەو هەموو ئەزەماتەیە کە بێن ئەمە باس لە مۆزوعی چێ سەرۆک پەرلەمانە و چێ گوتیە و چی گوتیە. ئێستا لەو مەفهومە دەگەینە مەرحەلەکی کە عەرەب تەفکیری وان مەحدودە لە ئێستا چ هەیە و چ بکەین. استراتیجیاتیان نییە لە بۆ دەوڵەتێکی بەقووە، استراتیجیاتیان نییە لە بۆ ئەو مەرحەلە حەساسەی کە مەرحەلەکی ئیقلیمی زۆر زەحمەتە و حەساسە. بەڵام ئەگەر بینە سەر واقع زۆر شتی گەورەتر هەیە. یەکێک لەو شتە گەورەکان کە هەیتمان جزءك لو ملته لو شعبا كأو حفتا وبينز روجا معاشي ورنقرتوان كبرلمان تاركان ناين عرب بشي أو سنة ورنباسي أو إشكالي دا كين لقى حكومة بزاين جيش تشين داري. أما لو قونا غزحمتينا انتخابات ما لبيشا نازانين ضربة دكرية نالبو هندك دولتي يعني دورو برمان بەڵام ئەمە ئیشکالەکەمان ئەوەی ئێستا لە نێوان شیعە و سونە ڕووی داوە هەر لەسەر و لێدوانەی مەشهەدانیە کە لە میدیایەکەوە باسی کردووە ئەوان بە بێڕێزی بە دەوڵەت و خەڵکی عێراقی دەزانن، یا ئەمە بابەتی دیکەی لە پشتە بۆی کە دانیشتنی پەرلەمان نەکرێت بابەتەکانی دیکە بەلا ڕێدا ببرێت؟ شەڕی تایەفی نێوان خۆیان یا بابەتی دیکەی لە پشتە؟ ئەوە چی گوتم یەکەم شت ئەوەیان کە ئەو عەقلیەتەی فیدرالی و دیموکراتی و ئەوەیان نییە. ئەوە پاش 2003 هەتا ئێستا یانێ ئەوە 22 ساڵە هەتا ئێستا بەداخەوە زۆر لەو کەسانەی کە لە عەمەلیە سیاسینە لە بەغدا مەفهومی فیدرالیەت و نامەرکەزیەت و دیموکراتی تێناگەن. شەخصەکە و باسی ئەفکاری خۆی کردیەوە. ئەمە دەمانزانی محمود مەشهەدانی ئەو فکرەی هەیە، دەمانزانی ئەو تەوەجوهاتی هەیە، بەڵام شیعەکان ئیسراریان کرد کە بێت ببتە سەرۆکی پەرلەمان. 1 ساڵ پەرلەمان بەبێ سەرۆک بوو، هەموو شتێک ڕاوەستا بوو. ئێستا گەڕاینەوە نەفسی شت کە ئێستا اکتشافیان کرد ئەوە سوکایەتی بە هاوڵاتیانی کردیە، سوکایەتی بە عێراقی کردیە، فکری کردیان یان لە تەسریحەکان دەیگوت احتیمالە حکوومەتی طەوارێ، احتیمالە مانجی 8 مظاهرات هەبیتن. بەڵام شتی ستراتیجی گەورە لە بۆ بینای مؤسساتی عێراق لە خلالی تەشریعی قەوانینی بەقووەت و پەسەندکردنی قەراراتی مهم ئەوە هەتا ئێستا و شتانەمان نەدیتە بەداخەوە. یعنی ئەمن باسی شیعە ئەو سونە ناکەم بەقەدر باسی ئەو فکرەی کە دەکەم کە لە بەغدای هەیە کە هەتا ئێستا زۆر متأثرن بە فکرەی مەرکەزیەت کە دەبی هەموو شتێک لە دەستیان بی، چێ بەقووەترە دەبی ئەو هەموو شتێکی لە دەست بیتن. بەڵام خەڵکی تکە هاوڵاتیان ئەو مجتەمەعانێک بەس لە کوردستان حتا لە بەغدا و لە جنوب ئێستا بە تەماشای بەسڕا بکەین. بەسڕا ئاوی خواردنەوەیان نییە بخۆن،
كبصرة يكك لمحافظاتي هر جرنتر ومهمتر و3 مليون برميل هي روجانا تصدير إذا كان آي خواردنا ويانية دولتك بو عقلية تبيتن كودتواني أو ملتك أو هبايو باشا برز فيان بيتوايا بم هلوستانو بمالو زياني كرويدا وبرلمان بك بخريت بتصوري من وضع كوتشي خوي دميني تويستا جلسة كان تعليق كرا تأجيل كرا نازاين جلسة بيش يعني دواي كان جديد بتصوري طبعا ما أوصالك دوام ما نكردي أوصالك جلسات مانية آخر جلسات بو أو سي قانوني كدرباز بو كياك كلمان قانوني عفو عام بو كالزور شتشي خراب بو قانوني أحوال شخصية بو كالزور شتشي خراب بو هم هردو جيان هردو لا نشي أو سنة اتفاقيا كرد أو دو قانونا تيبر بلان بدأ ولو وقت حتى استأما جلسات ما نكردي قانونا شي درباز كين لخدمتي خلق بيتن وكو قلتم أما استا لوضع شي زور ناخوشين كهريمي كردستان مشافوري هريمي كردستان لو وضعينا حتى استنهاتي لمناقشة ما نكردي آية أو كوبيت حد بكريت الراس وفدي ما كهريمي كردستان ليري وإن شاء الله بزوترين وقت حد بيتن بلام أمن كمفهومي دولة بازدا كم لكنوان كأوانشتي شخصي هندك زاد شتي طائفي طبعا طائفية زور هي استا بداخل استا أو فترة طائفية زور أو هو أشياء سنة مصلحة سيان انتخاباتي بيت سندي وردقرم كودا قانون تأثير جيالو آلوزيانين و برلمان أما يسبارت با كوبونوكي مشوي چوارچوي هماهنگي لبرزت بپرسم هیچ زانياريه كي اوان لباري موچه فرمانبراني هرمي كردستان كودا بنوا بريار السودانيش بشتاري بكات پتوا بابتي موچه لوي يكلاي بكريتوا والله إن شاء الله كوبنوي أورو يعني بقينا حلك أما بريزان ليرة دكتور فؤاد وكاك بانجين ودكتور شاخوان لسختن وطبعا وفدي هرمي كردستان شو جنابي سروك وهميان زور زبط كان أو مشكلة حل ببيتن سبينش اجتماعي مجلس وزراء إن شاء الله بقينا حلك أو بابرين أو اشتنا خوش حل ببيتن سكوراستي يعني نابي أما لو استي بمينينا وكتعامل اوها لقال هريمي كردستان هريمة دستورية اما مشاركين لو امنك اوان دولتنا اما لقرياني نخير اما جرينجين لو دولتها بله سپاسەکەم بەڕێز ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی عراق لە بەغدا لەگەڵمان بووی سپاس